کۆمەڵی دادگەری ڕچەشکێنی هەڵوێستەکان لە مێژووی 32 ساڵی حکومڕانی کوردیدا. چاودێرانی سیاسی هەڵوێستەکەی کۆمەڵ لە بایکۆتی پەرلەمان لە بەرەنجامی ساختەکاری گەورە لە هەڵبژاردندا بەرز دەنرخێن و دەڵێن مێژوو ئەو هەڵوێستە تۆمار دەکات. نەچوونە پەرلەمانیش لە سەردەستی کۆمەڵ دەبێتە مۆدێلێکی باو. جگە لە خەباتی پەرلەمانی هێزە سیاسەکان دەیان خەباتی تر هەیە دەتوانن بیگرنەبەر. هەر کارێکی نوێ جێگەی دەستخۆشیە کە لە خزمەت و لە بەرژەوەندی خەڵکدا بێت. بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە مێژوو بۆ نمونە بایکۆت لە سەردەمی 2009 بەولاوە کۆپۆسیۆنێکی جدی دروست بوو بایکۆت هاتە گۆڕێ شتێکی نوێ بوو. نەچوونە ناو پەرلەمانیش ئەو هەڵوێستی ئەمجارەی کۆمەڵی دادگەری ئەویشیان شتێکی نوێ و هەڵوێستێکی باشە و جێگای دەستخۆشیە. حزبی سیاسی دەتوانێت لە دەروی پەرلەمانیش دەتوانێت لە ڕێی ڕاگەیاندنەوە، دەتوانێت لە ڕێی شەقامەوە، دەتوانێت لە ڕێی موقیفە حزبیە کەسیەکانەوە کاریگەری خۆی هەبێتن. خەباتی پەرلەمانی خەباتێکە و دەیان خەباتی تریشمان هەیە. یەکەم جارە لە هەرێمی کوردستان حیزبەکی کوردی بایکۆتی پەرلەمان بکات. پارێزەران و یاساناسان دەڵێن هەڵوێستی کۆمەڵی دادگەری شارستانی و مەدەنیە لە هەمان کاتیشدا ئەزموونێکی نوێ پێشکەش بە کوردستان دەکات. ئەو هەڵوێستەی کۆمەڵی دادگەری بەرز دەرخێرم و هەروە هەڵوێستەکی شارستانی و مەدەنیە. کاتە کەسێک کە دێ یاخود لایەنێک یاخود لیستێک دێ دەڵێ ساختەکاری کرایە، تەنها نابێت بە قسە بڵێ ساختەکاری کرایە، دەبێ هەڵوێستی هەبێ و هەڵوێستەکەشی دەبی بە کردار بێ، نەک تەنها بە بەیاننامەک و بڵاوکراوەی نووسینێک. ئەو ئەزموونەی کە ئێستا کە بابرێن کۆمەڵی ئیسلامی پێشکەشی هەرێمی کوردستان دەکات ئەزموونەکی نوێیە. لە چەند ڕۆژی داهاتوو چەند حیزبێکی تر چەند لیستێکی تر هەمان هەڵوێستیان بنوێنن و هەروەها دەبیتە ئەزموون و تەجروبەچیش لۆ ساڵانی داهاتوو. کۆمەڵی دادگەری بڕیاریدا نەچێتە پەرلەمانێکەوە کەوا پێشتر دیزاین کرابێت. ئەمەش دوای ئەوە دێت بۆ کۆمەڵ و غەیری ئەویش ڕوون بۆتەوە و بە پاڵپشتی دەرەکی ساختەکاری گەورە لە هەڵبژاردنەکاندا کراوە، بەڵام ئێستاش تەنها کۆمەڵ هەڵوێستی کردەیی و ناڕازی لە کارەکە وەرگرتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.